خۆشەویستان و ئازان لە بەرنمەیەکی نوێیتی ڕۆژ لەگەڵتانی بابەتی ئەم جارەمان تاوتی پرسێکەکەین یاخود بابەتێکین کە تا ڕادێم خۆمخۆ و دەنگێکی هەڵگرت لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەویش پارێزبەندی یاخود وەرگرتنەوەی پارێزبەندی بوو لە پەرلەمانتارێک یاخود ئەمە ئێستا بۆتە مۆدل لە عێراقیش هەر کەسێک هەر پەرلەمانتارێک دژی دۆز یاخود نەتەوە یاخود کۆمەڵی یاسا و ڕێسا پێشێلکە پارێزبەندی لێ وەردەگیرێتەوە. ئەم پارێزبەندیە کە وەرگیرایەوە لە پەرلەمانتارێک لە هەرێمی کوردستان وای لێکەوتەوە کە هێرش بکرێتە سەر ئول و نەتەوە و دینە جیاوازەکان لە هەرێمی لە پەرلەمانە کە نوێنەریان هەبوو. لەم بابەتە و لەم پرسە لەگەڵ ئاوادەریاوەکو نوێنەری زەردشتەکان لە وەزارەتی ئەوقاف قسە ئەەکەین، قسە لەسەرەوەکەن کە خودی بەڕێز ئاوادەریا وەکو نوێنەری زەردەشتەکان لە وەزارەتی ئەوقاف کە خۆیان لەوێ نوێنەرایەتی زەردەشتەکان ئەەکەن چۆن پارێزبەندیان وەرگرت و چۆن بوو بە یاساوە ڕێسایەکیان بۆ دروست کرا کە ترسیان نەبێت لەوەی ممارەسەی دینی خۆیان نەخن یاخود دینێکی کەوناری کوردی لەکوێوە پارێزبەندیان پێدراوە بە کام یاسا ڕێگەی یاسایی ئەتوانن دینی زەردەشتەکان یاخود بارەگەیان هەبێت بتوانن کە ئیدعای دینی زەردەشتی بکەن. دەچمە لای ئاوادەریاوەکو نوێنەری زەردەشتەکان لە وەزارەتی ئەوقاف. خێراتی زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵە جوانەکەتان دەستان خۆش. زۆر بەخێراتی. هەر لە نێو پێشەکی بەرنامەکەمە باسم لەوە کرد کە کەی و چۆن لە کام کاوێ نەبوو ئێوە کە ینی ڕەزامەندیتان پێدرا کە ممارەسی دینی کۆنی کەوناری کوردی یاخود زەردەشتەکان بکەن. بەڵێ طبعاً ئێمە بڵێن دینی دێرینی زەردەشتی کە یەکەم دین کە دانرا دینی زەردەشتی بوو. دین ئەبێ ئێمە لە پێشا بزانین دین بانای چییە. دین وشەیەکی ئاوێستاییە لە دوو شە پێک هاتووە ئەویش دەئینە کە واتە وجدانی ڕەوا کەواتە دین ویژدانە. دین ئەوە نییە کە خوا بێ عیقابت بات، خوا بێ بسووتێنێت شتێک بە قسەی نەکەی لە بینی ئێمە و خودای مەزن خۆشەویستی هەیە. ئێمە خوا ناپەرستین بۆی کە چکە بۆی لێی بترسینیان چونکە لێ ترسین نا ئێمە ڕێز و ستایشی خۆمان بۆ خوددا تەنها خۆشەویستیە. ئێمە هەموو مرۆڤێک چەند خۆشەویستی بدا بخوا ئەوەندە خۆشەویستی وەردەگرێتەوە. طبعاً سەرەتای ئەوەی کە دروستبوونی زەردەشتەکان لە کوردستان لە ساڵی هەفتەکانەوە چەند ڕێکخراوێک هەبوو لە کوردستان و خەڵکانێکی زۆر کتاب و شتیان دەرەکرد لە سەر زەردەشتەکان، بەڵام ئەوە بوو کە یەک لە دوایەک حکوومەتە دیکتاتۆرەکان کە هاتن کوردیانە کوشت بەناوی کیمیایی و ئەنفال و پێش هەر لە زمانی مەلیکەوە هەتاوەکو پێش ڕاپەڕینەکەی خۆمان کورد هەر بەناوی هەوی کوردبوونیەوە ئیتر لەسەر هەر وشەیەک وایە ئەیان کوشتەخۆ ئەوانی کە ئەنفال بوون کیمیان لێدراوەنە زۆربیان ئیسلام بوون، قورئانیان پێبوو، قورئانیان لەمل بوو، هاواریان لە پێغەمبەری ئیسلامە کرد، بەڵام ئەمە تەنها هەوی کوردبوونەکە بەسە بۆ کوشتنیان لە بەرچاوی بەڵێ هەموو جیهانە کە هەموو بێدەنگیانوان. بۆیە ئێمە لە دوای ئەوەی کە ڕاپەڕینەکە بوو ئێمە هەر زەردەشتی بووین و بە ئاشکرا یعنی ئەوەندە نەئەترسین، بەڵام حتمما ترسمان هەر هەبوو. بەس لە دوای دەرچوونی یاسای ژمارە 5 ساڵی 2015 کە جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی و جەنابی کاک نێچیروان بارزانی و لەگەڵ سەرۆکی پەرلەمان هەرسێکیان ئیمزایان لەسەر ئەم یاسایە کرد. ئەم یاسایی ژمارە 5 2015 ئەوە بوو کە هەموو کەسێک بۆی هەیە بە ئازادانە دینی خۆی هەڵبژێرێ، بۆی هەیە بە ئازادانە قوسی خۆی بکات و هەموو دینێکیش لە هەرێمی کوردستان بۆی هەیە نوێنەرایەتی هەبێت لە وەزارەتی ئەوقاف وەکو دینەکانی کە هەیان بوو. ئەو کاتە 3 دین بەڕێبەری گشتیان هەبوو وەکو ئیسلامەکان و مەسیحیەکان و ئێزیدیەکان، بەڵام دوای دەرچوونی یاساکە 5 دینەکەی تر وەکو زەردەشتی، کاکای یارسانی و جوەکان و بەهاییەکان سەبەی مندایەکان و بەهاییەکان ئەم 5 دینە نوێنەری خۆبەخشمان هەبوو. ئێمە وەکو خۆبەخش لە وەزارەتی ئەوقاف نوێنەرین، بەڵام ئێمە پێشتێکیشمان بیر نەچێت بێژەوە کە لە کوردستان پێکەوە ژیان هەر هەبووە، ینی ئەمە مۆدێلێکی تازە نییە بدرێ بە ئێمە و بڵێن فەرموو ئەمە ڕێنمایی بکەن. ئێستش لە هەزار لە گەڕەکە کۆنەکانمان ماوەکو گەڕێکی گاوران وەکو هەودیان، کوفتەی جووەکان، گەڕێکی جووەکان، ینی ئەمانە هەموو شوێنەوارە نەکرد ئەوەش
شوێنەوارە دێرینەکانیان ماوەکو شوێنەواری نۆح وەکو کەنیسەکەی ئەڵقوشی مەسیحیەکان ینی شوێنەواری کوردستان بۆ ناوبانگەکە لانکەی بەڵێ ئەو تەنانەت ئاخر پێغەمبەر کە پێغەمبەری بەهایەکان بەهاءالله بوو کە ئێستا شوێنەوارەکەی وەکو مەزارێکیان لێکردە لە سەرگەڵوو کە 2 ساڵ لە سەرگەڵوو مختەفی بوو کە ڕای کرد لە ئێرانەوە بەرەو فەڵەستین ڕۆژ 2 ساڵ لێرە مایەوە کەواتە زۆربەی پێغەمبەرەکان یان لێرە هەڵقراون یان لێرە لەدایک بوون یان لە ناوچەی مسۆپۆتامیا مەبەستما یان لێی ژیاون یان مختەفی بوون بۆیە ئەم مۆدێلەی لە شەرقی ئەوسەد هەیە ئێمە تاکە وڵاتین لە شەرقی ئەوسەد کە بە ئازادی ئێمە دینەکان ئازادی دینەکان هەیە و نەک تەنها دینەکان ئازادی پێکەوە ژیانیش هەیە تەماشاکە لێرە ئەرمەنەکان کورسیان هەیە لە پەرلەمان چەرکسیەکان هەروە و تورکمان کورسی هەیە لە نائیبی ڕئیسی نائیبی ینی جێگری سەرۆکی پەرلەمان تورکمانە مەسەلەن ینی ئەمە بەڕاستی ئەم پێکۆژیانەی لە کوردستان هەیە من میوانم هاتبوو لە بەسڕ دوو پێش ئەم کۆرۆنایە ئەیوت ئێمە تەمەنا ئەەکەین کە ئەم مۆدێلێ لە کوردستان هەیە لە بەسڕە هەبێ ئەنجا هات تەسیری کرد بۆ ئەشەرقیە تەسیری کرد کە ئەم پێکەوەژیانە چییە لە کوردستانی سەری سوڕما بوو ینی ئێمە ژوورێکمان هەبوو لە ڕێکخراوی یاسناوی چۆن ئەوە ژوورێکتانی هەموو دینەکان ئێنێرە جۆکانی ژێنێرە ینی حەسوودی ئەبر گریانی هادوتی ئەم پێکەوەژ بەڕاستی ینی گریانی هات لەبەرەوە بەڕاستی ئەمەی کە ئێستا هەیە طبعا دەستخۆشی حکوومەت ئەبێ دایمەن بکەین بەڵام دەستی حکوومەتی تایە چونکە ئەمە نەبوو کە حکوومەت هێرێمی کوردستان تەنها یاساکە دەرکاوتەوە نەخێر ئەو یاسایی کە دەری کرد طبعا لە هەموو شوێنێک لە هەموو دینێک توندڕەوی تایە وە هەندێک مامۆستا زۆر توندڕەو بوون دژی یاساکە بوون ئەو هێرشە ناڕەوایی کە کرایە سەرپێکاتەکان یاخودەوانی کە نوێنەریانە لە پەرلەمانی کوردستان من ئەمیش بە بیانوێکی سیاسی بوو کە وەکو چۆن جەنابی سەرۆگیانی لە ستاتویەکی کورد تا ئەمەی دەرکرد ینی هەر ئەوان مابوون کە هێرشیان بکرێتە سەر من بەسم لەوێ گەرنتی زمانی مانەوەی ینی پێکاتەکان ئەوەی هیچ کە لە ئەو ئەتمۆسفێرە لە هەر لە کووردا هەبووە یاخود گەرنتی مانەوەی کۆی دین و ئول و زمان و زارە جیاوازەکان خۆی کورد بوونە جا ئەگەر ئەم بابەتە بکرێتە سیاسی لەوانیش بدرێ ئەو شتێک کە کوردی پێناسرێتەوە ینی متسامەحا پێکەوەژانی تایە تۆلەرانسێکی گشتی لە کووردا هەیە ینی ئەگەر بەو یاسا ینی ئەوەی کە بەڕێستان وتان لە ساڵی 2015 کە دەرکرا بە مادەی 5 ینی ئێوەش لە هەمان کاتە ینی ترستان لەوە هەبوو کە بڵێ ینی ئازادم کە من چیم چ ڕەنگم زەردەشتیم ئیسلامم یاخود هەرچی ئەم ینی بە درێژایی بە تایبەتی لە ساڵی 92 ئیش لەسەرەوە کرێت کە لە نێو قسەکانی بەڕێستان ئاماژە بۆیە کە ڕژەمەکان ینی هێشتووە دینەکان یاخود ئەوانی تر ممارەسەی ئەو شتە بکەن کە لە نێویانە یاخود خوا کردە کە پیان دراوە من حەزەکەم ئەوەی پێشم تاوکە یەک دەقەم بەیتێ زەحمەت طبعا گرنگیەکەی یاساکە لەوەیە بوو کە ئەو مامۆستا هەموو شوێنە گوتمان تۆندڕەو هەیە کە ئەو تۆندڕەوانی دژی یاساکە بوون وەزارەتی ئەو قاپ جەنابی وەزیر و حکوومەت هێرێمی کوردستان ینی هەستا چی کرد دووری خستنەوە لە وتار خوێندن معاشەکەی بڕین طبعا ئەمە دژی پێکەوە ژیانە چۆنە بێت و مرۆڤ بوون لە پێش ئاین و لە پێش حەقوق نیشتمانە وەنیە بەڵام ئەوەی کە لەگەڵ ئەم یاسایە بوو ئەوانی لەگەڵ یاساکە بوون ئەمانە تەکریمیان کرا ڕێزلێنانیان بۆ کرا و دەستخۆشییان لێ کرا و ئەمانە طبعا خەڵک تەکریم بکرێ و دەستخۆشی لێ بکرێ و ئاهەنگ بۆ بێ دڵی خۆشە بێ وەنیە لەبەر ئەمانی کەس چایان لەوان کرد ئەمانیش مەجبور بوون ئەم پێکەوە یاسای سزا و پاداش ئەمە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی کە کرا بۆیە کە ئەم یاسای دەرچوو ئێمە ترسمان نەما ئیتر زۆر هەموو دینەکان ترسیان نەما تەنانەت بەهاییەکان لە ساڵی هەفتاکان لە ساڵی هەفتاکان ڕژێنی بەعس ئەمری ئەعدامی بۆ دەرکردن کە هەموو بەهاییەک کار کەسە بایی بێ ئەعدام بکرێت هەر ئەمری ڕسمی بۆ دەرکردن لا یەزال ئەمرەکە نەڕوو نەبووتەوە ئەوان ئێستا هاتوونەتە ئێرە بە حکوومەتی هەرێمی کوردستان عەرزەی داونەتێ بۆ گۆڕستان شوێنی داونەتێ بۆ عیبادەتی خۆیان ینی و بە ئازادانە نوێنەریان هەیە لە وەزارەتی ئەوقاف ینی ئەمە زۆر زۆر گرنگ بۆ بەڕاستی ئەم یاسایە دووەم ئێمە لە ژێر کاریگەری هیچ حیزبێک نین ئەوەی کە من ینی
ئاگادارم لە وەزارەتی ئەوقاف ئەمە 5-6 ساڵە من هاتچۆکەم ڕاستە ئێمە خۆبەخشین لە وەزارەتی ئەوقاف بەڵام تا ئێستا ئێمە لەژێر سەیطرەی هیچ حزبەکان نەبووین بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە ئێمەی نەوتوە چەپڵە بۆ ئەم حزبە لێبن یان بۆ سەر بەم حزبەی بۆ نایتە سەر حزبەکەی من یان دەبێتەوە کار بۆ حزبەکەی من کرد لامان کاتە نۆرماڵیش میلتان بە حیزبێک هەبێت بەڵێ تیامانە نوێنەرمان تایەکێتیە نوێنەرمان تیا پارتیە ببوورە هەموو تیا بەڵام زەختی نەکردووە کە تۆ پارتی نیت بۆچی پارتینی وەرە چەپڵە پارتی لێ بەیان وەرە پارتی چی بڵێ ئەو بڵێ نەخێر هەمومان بە ئازادانە ڕەخنەژەگرین و دەستخۆشی ژەکەین و ینی ئێمە لەژێر کاریگەری هیچ حزبێکانین بەڕاستی هەر کەسە و مرۆڤیش ئازادە هەروەکوتم جوانترین دیاری کە خوددا بەخشی بێتی بە مرۆڤەکان ئازادیە بۆیە تکاکەم هیچ کەسێک ئازادی لە مرۆڤبوونەکان لە مرۆڤەکان زەوت نەکات چکە مرۆڤ پێش خاک و نیشتیمانە و پێش دینیژێ بە مەرجێک دین لە سیاست لە دەوڵەت دەبێت جیاکرێتەوە مرۆڤ سنتەرە بەڵام ئەو پرسیاری کە جەنابەت کردێت ڕاستە پێکاتەکان لە پەرلەمانن بەڵام پێشەوەی پێکاتە بن ئەوانە ئایدۆلۆژیکی حزبیان هەیە پێشەوەی پێکاتە بن ڕاستە پێکاتن بەڵام خۆ ئەبێ ینی پێکاتەکان یانەوە تا سەر بە پارتین یان یەکێتیان هەموو حزبێکی تیاوەکو چۆن لە هەموو دینەکانی پێمان ناخۆشە ناوی پێکاتەکان بەکاربێنن چونکە بەڕاستی دیسانەوە ئێمە سەر بە هیچ حزبێکین و تەنانەت کە بڵێ حزبی لەبەری کە پارتی کورسی زیاتر هێناوە دەنگی زیاتر هێناوە کە پارتی دەسەڵاتدارترە بەڕاستی تا ئێستا پارتی زەختی هیچ شتێکی لە ئێمە نەکردووە بەڵکو بەپێچوانەوە بەڵێ خۆیان نەزانن کە من سەر بە هیچ حزبێک نیم زۆر ڕێز لە منەگرن واجزانن زۆر ڕەخناگرم هە زۆر ڕێز لە منەگرن ینی من وەکو خۆم وەکو نمونەیە گەێنمەوە بەڕاستی تا ئێستا من لە هیچ حزبێکا زەختم لێ نەکراوە تەنانەت لە سلەیمانیش کە بڵێ لێرە لە سلەیمانی زیاتر یەکێتی لێرەیە هەر کەسێک ببێتە زەردەشتی و پرسیارەوەی لێ ناکەن سەر بەچە حیزبێکە نەوەڵا ئێمە کە یەکێکە بێ بە زەردەشتی یەکەم پرسیارمان ئەوەیە کە کێ هێناویەتی یعنی مەسەن کاک چۆمان جەنا بدێ ئەبی بە زەردەشی ئەتە ئیسمارە لای ئێمە پڕکێتەوە ئەڵێن کێ جەنابی ناردوە مەسەڵەی کاک دیلمانی برام ئەڵێن داوای لێبر نەکەین مادام ئەو تۆی نردووە ئێمە وەرە ناگرین کتێ بدەینێ بچیت بیخێنیتەوە کەی خۆت قەنەعەتت کرد ئەو کاتە وەردەگرن زۆر باشە ئاواتخان بەڕێستان وەکو ئاسراوانێت ینی لە کۆی قسەکانتە ئەمەد گوت کە وەکو زەردەشتەکان گەرس بێنێ ینی نوێنەرتان هەبێن نوێنەرەکەتان ینی ممارەسەی ئازادی خۆیەکە چۆن ئێوە پارێزبندیتان بۆ وەرگیراوە کە ممارەسی دینەکەی خۆتانکەن هەر بە هەمان شێوە ئەو کەسەش دەتوانێت پارێزبندی لێ هەم لە خۆی وەربگیرێتەوە و هەم لە کەسێکی تریشی وەربگیرێت ینی وەربگیرێتەوە لەوەی کە نابێ هێرش بکرێتە ینی بە بیانێکی سیاسی نابێ هێرش بکرێتە سەر کۆی پێکاتەکانی تراوانی کە نوێنەریان هەیە لە پەرلەمانە بەڕاستی سیاسەتی ئێمە چۆنە لە دینەکەمانە ئێمە دەمانێت کاریش بۆ ئەوەکەین دەمانێت کە دین لە دەسەڵات و لە سڵتە و لە سیاست جیاکەینەوە چونکە هەر سیاستێک زۆر بەڕاشکاوی قساکە من هەر سیاستێک دینی تێکەڵ بوو ئەو سیاستە گەندەڵە بێت سەرکەوتو نابێت بۆی ئێمە دەبێت یەکەم شت بکەین سیاست دین لە سیاست جیاکەینەوە بە شەرتێک ئەم وڵاتە دەستورێکی تۆکمەی خۆی هەبێ یاسا سەروەر بێت پێش دیانەت یاسا سەروەر بێت تۆ لێرە پێکەوە ژیانت هەیە هەژ دینت هەیە لە وەزارەتی ئەوقاف هەژ دینت هەیە لە کوردستان هەندێک دینی کەشمان هەیە کە بڵێ ئەحمەدی و ئیسماعیلی و ئەمانش کە داوایان کردوە نوێنەرایەتیان هەبێ تەنانەت سەردانی وەزارەتی ئەوقافیشیان کردبوو بێجگەلۆ ئێمە ملحیدەکانمان هەیە ملحیدەکانی چ بوون بۆ وەزارەتی ئەوقاف داوای نوێنەرایەتیان کردبوو لە وەزارەتی ئەوقاف ئەوانیش ینی مەبەستم ئەوەیە کە بیرۆڕایی جیاواز زۆرە لە کوردستان بۆیە ناکرێت بەڕاستی شەرع حکوم کات یعنی ئێستا مەسەڵەن من زەردەشتیم خۆ دەگەرس بێنێ ببیە زۆرینە لە پەرلەمانی کوردستانە هەر هەمان یاسا داواکەی کە بەڵێ هەردین لە دەوڵەت جیاکرێتەوە بەڵێ بەڕاستی ئێمە بۆ زانیاریش طبعاً من پێش کۆڕۆناکە ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ جەنابی وەزیری ئەوقاف بەڕێز کاک پشتیوان سادق کە گوتی ئێمە پێمان خۆشە بۆ هەموو دینەکان بەڕێوەبەرایەتی دانین بەڕێوەبەرایەتیانە بێ ئەوە من تەلەفۆن کرد بۆ بەڕێوەبەری ئاینەکان جەنابی کاک ئەمیر عوسمان و کاک مریوان نەقشبەندی من لەگەڵ ئەوە نیم بەڕێوەبەرایەتیان هەبێ دینەکان ینی معاشمان هەبێ و بەڕێوەبەرایەتیەوەشان من یەکسەر ڕەبزم کردوتم من وەکو نوێنەری خۆبەخشی خۆمەمێنمەوە
ئەوە داوای چیەکەن ئێمە بەڕێوەبەرایەتی ئێمە ینی کار لەسەر چیەکەن وەزارەتی ئەوقاف داوای کردوە کە دوێنەرەکان بەڕێوەبەرایەتیان هەبێت ناکرێت 6 ساڵە خۆبەخشین ئێمە لەسەر حسابی خۆمان چالاکی و هاتوچە و تێلوشتووە بۆیە ئێمە ئەوان گوتیان پێمان باشە کە ئێمە بەڕێوەبەرایەتیتان بۆ دانین بەس لەبەرەوەی کە ئێمە دژی ئەوەین کە دینەکان لە ناو سیاسەتا بن کە لە ناو ئەوەیە بن قەینا نوێنەریان هەبێت بەڵام کە چۆ پەرلەمان بڕیارێکی سیاسیە بڕیارێکی یاسایی سیاسی بۆ دەرچوونی بۆ نمونە قانونێک بەڵێ بەس مەسەن ئەزای مەبەستم چیە مەبەستم ئەوەی دین نابێت تێکەڵ بە سیاست بێت بەڵام ئەگە دینەکانی تر کورسیان هەبوو منش مافی خۆمە کورسیم هەبێ بۆی دیفاع لە دینەکەم بکەم وەنا بەڵام ئێمە دژی ئەوەین کە دین کورسی هەبێ بەڕاستی دژی ئەوەین کە پێکاتە ئاینیەکان مەبەستم دینەکانە کە لە ناو سیاسەتا بێ بەڵام ئەگەر لە ناو سیاسەتا بوو هەموو پێکاتەکان مافی خۆمە منش داوای کورسی بکەمەوە بەڵام بە شەرتێک لە نیتاقی دینەکەی خۆم نهێمە دەرەوە تەدەخلات نەکەم ئاژاوە نەنێمەوە پێکۆژیانم قوبوڵ بێ یەکتر قوبولکردنم قوبول بێت ئەمانە مای ژیانن ئەمانە خۆشیێنن ئێمە هەتا قەڵەمەکانمان چەکەکانمان دوور بێ لە شەڕ و ئاژاوە نزیک بێ لە خۆشی ئێمە بە هەشتێک بۆنەوەکانمان دروستەکەین وەکاری هەموو مرۆڤەکانیش لەسەر ئەم گۆی زەمینە دروستکردنی بە هەشتێکە بۆنەوەکانی داهاتوون هەروەکو چۆن مەسەن پێش ئێمە کارەبایان بۆ دۆزینەوە فەرموو ئێمە سوودی لێبین تیاریان بۆ دۆزینەوە لە باتی من بە دەڕۆژ بگەمە وڵاتێکی دەرەوە بە 10 سەعات ئەگەمە ئەو وڵاتەیان بە 4 سەعات ئەگەمۆنیە لەبەرەوە داهێنەر گرنگە لێرەیە کردنی ئەم خاکە بە هەشتێک بۆنەوەکانی بەجێبێڵین گرنگە نەک ئێمە بەڕاستی لەسەر ئەوانە هەوڵ بین ئاژاوە بنینەوە لە کوسان و ئێمە لە هیچ کەسێکیشی قوبڵ ناکەین بە ناوی پێکاتەکان بە ناوی دینەکان بەکاربێنێت و ئاژاوە بنین لە هەمان کاتە دێنە دەنگ ئەگەر پێشێلی هەر دینێک بکرێت طبعاً ئێمە نەتەوەیەکی تر بکرێت لە هەر شوێنێک کردومانە ئێمە بۆ شنگال چەندین جار مزاهرەمان کرد بۆ کاکەیەکان چەندین جار کتابمان نووسیوە مەسەرەن ینی زۆر جار کردومانە ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمان ئێمە ژوورێکی گەورەمان هەیە ژووری پێکەوەژیان لۆگۆی هەموو دینەکانی تیا لەو ژوورە جەژنی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام بە یادیەکەینەوە بانیانەکەین کریستەکان بێتن مەسیحیەکان بانیانەکەین جەژنی بەهایەکان بێ ئێزیەکان پێ ئێمە هەر جەژنێکی ئاینەکان بێ هەموو دینەکان کۆکەینەوە مەڕاستی مەکەین بۆی کە خەڵک بزانین لە کوردستانە هیچ کێشەی پێکەوەژیانمان نییە ئێمە بەڵام ئەمە دژمنەکانن ئەیانێ هەوڵەدەن لە ڕێی ئەمەوە ئاژاوە بخەنە وەکو چۆن ئەگەر لەمپەڕێ بێتە پێشیان ئێوە بەرگریان لێەکەن وەکو چۆن ینی بە هەمان شێوە داوا ئەکەن ئەگەر گرفتێک بۆ ئێوە دروست بکرێت کۆی پێکاتە و ئاینەکانی تریش بەرگری لە ئێوە بکەن وەکو چۆن پیرۆزبایی جژنی جوولەکەکانەکەن یاخود مەسیحەت و مسلمانەکان و زیدەکانەکەن ینی بە هەمان شێوە ممارەسەی ئازادی ئەەکەن لە نێو دینی زەردەشتە ینی سنتەر ئازادیە بۆ ئینسانە بەڵێ من حەزەکەم یەکشتیش بە جەنابە بڵێم لە دووەم ڕۆژ جەژنا بۆ من خوانێکم کرد بۆ هەموو پێکاتە دینەکان وەکو زەردەشتی کردم لە ڕێستڕانێکی خۆم بۆ هەموو دینەکانم بان کرد کەناڵەکان هەمویان هاتن ئەنی وەکو پێکەوە ژیان و حەزەکەم شەی کەش بڵێم کە بە نسبەتی ئێمەی زەردەشتیەوە ئێمە ڕێکخراوێکمانداناوە ڕێکخراوی بزوتنەوەی لاوان بۆ دۆزینەوەی هەڵی کار لەگەڵ ڕێکخراوی دیاکۆی مات ئێمە تا ئێستا 5,000 کەسمان دامەزراندووە لە هەموو شوێنەکان بڕوا کە دوو کەس سێ کەسی زەردەشتی نییە هەمووی مسلمانە و مەسیحیە و ئێزیدیە و لە هەموو دینەکانەتیاتی لە هەموو زۆربیان محەجەبن کە دامان مەزان بۆ ئێمە بەلای ئێمە گرنگ نییە چ دینێکی بەلای ئێمە گرنگە کە تۆ مرۆڤی ئێمە نامانێت کە دوو جەنابەت ئیستیغلال بکرێ یان ئەوتا تونندڕەوە ئیرهابیەکان بدبن لەبەر نەبوونی کارت پێ بکەن یان شتی خراپ پێ بکەن یانی شتی وا بکەی لە شایانی مرۆڤ نەبێکە و ئیشانە بکە بۆی ئێمە ئەوەماندانەوە تا ئەو ڕادێ ئەوە ئەتانێ وەکو چۆن سبێنە ممارەسی ئازادی خۆتانکەن و کەس نەبێتە گرفت لە بەردەمتانە ئەتان بینم کە باسی مافی ئاژەڵەکەن بە تایبەتی تر ینی هینێکتان دروست کرد بوو کەمپێکتان دروست کرد بوو بۆ بەڵێ من وەکو خۆم تا ئێستا 600 بۆ 700 سەگم زیاتر لە ڕێکخراوە کە چاکرە بەڵام 75 شتێکی وا سەگم لە ماڵی خۆم چاکردێتەوە ئەو سەگانی کە کلکیانە بڕن قاچیانە بڕن گونیانە بڕن چایان کوێرەکەن ئەمانە ئەی بەم چاکیانەکەمەوە هەتا مەزرعەیەک ماڵێکیان بۆ دروستەکەم وا لەم کۆرۆنایش زۆر شادمێ و خەڵکی شەزانێ بەجددیەوە بابەتێ ئەوە شەزانێتن فێتەنەری سلەیمانی کە تا ئێستا 4-5 فەردە من بەس خواردنی سەگم کوڕێ فەردە گەورە باشەکانیش پرۆفین ئەوە
کڕیمە و ڕۆژانە من زۆر سپاسی لێرە دکتۆر هێرشەکەم دکتۆر هێرشی خەستەخانەی کۆڕۆنا چکە من 2 ڕۆژ خواردنم کرد بۆ خەستەخانەی کۆڕۆنا تقریبا بۆ 600 کەس 2 ڕۆژ خواردنم کرد جا وەرەقەیەکیان نامێ من لە ڕێ ئەو وەرەقەی ڕۆژانە ئەچوم فەردێک خواردنم بەسەر سەگەکانە سەگی کۆڵانە تەوزیع کرد هەموو ڕۆژێ یان قوتوەکانمە بریانەوە ئیتر لە ئەمەی ئێرە ئەوەی زانکۆی سلەیمانی لە بەکرەجۆ لە لای ئەلوجەکان و لە لای خوار سەرچنار ئەمانە سەگی زۆری لێکەوتووە ڕۆژانە ئەچوم ئەمانم بۆ دانان خواردنم بۆ دانان بۆ چونکە ئەمانە خوا درستی کردووە ڕۆح لەبەرن ئێمەش ئەبێ چایان لە دەستی ئێمەیە ئێمە مادام خوامان خۆشە ئیمامان بەخوا هەیە ئێمە دەبێ ئاگامان لەوانە بێ نەک لە بەخاتیەوەی کە تەنها لەبەری کە ڕۆح لەبەرن لە بەخاتی خۆم و مناڵەکانم لە بەخاتی جەنابە دراوسەکەم کە نەخۆش نەکەون کە ئەمەشتی بۆ گەنی خوارد پیسی خوارد کە پاک نەکرایەوە ئەمە نەخۆشەکە کە برینێکی هەبوو نەخۆشەکە ڤایرۆسەکە بڵاو بێتەوە هەروەکو چۆ سارس بڵاو بۆەوە ئەم کۆرۆنا بڵاو بۆەوە ئەم نەخۆشیانی پێشتر بڵاو بۆەوە ئەمەش تاعۆن بڵاو بۆەوە مەسە مەلاری ئەمەش نەخۆشیەک تر لەوانەیە ڕووبە بۆیە بەڕاستی کاری مرۆڤەکانە کە ئەمانە ئاگایان لەمانە بێت ئەگەر ئاگاشت دەی نابێت ئەگەر چاکیشی ناکەیتە خواردنیشی دادەیتێ کاتان یەکەم بەرگی پیامە کێشن یعنی مێهان سوکێنن قاچیان مەبڕن کەواتە ئێوە بە پراکتیکی ئەوەی کە لە دینی زەردەشتیا هەیە ئەندێشە و گفتار و ڕفتاری چاک پراکتیکەکەن بەڵێ بیری چاک گوتەی چاکردداری چاک هەموو بەیانیەک ئێمە ئەو سێوشەیەمانێت طبعاً یەکەم کەس کە پارێزگاری لە کەلتورەکە کردووە بادینەکانن منطقی بادینان واتە بەهدینەکان بەدینەکان ویژدان ڕەواکان دین یعنی ویژدان ڕەواکان ئەمانە کە هەڵەسن لە خەو پشتێنەکانیانە بەستن ئێستا ژەگەر سەیری جەناوی کاک شێخەتەم کاک سەرۆکی ئەمانە پشتێنەکانیان سێگرێ ئاوا سێگرەیە پشتێنی یەکەمە بەسن ئەڵێن بیری چاک پشتێنی دووەمە بەسن گرەی دووەم ئەڵێن وتەی چاک گرەی سێم ئەڵێن کردداری چاک هەموو مرۆڤێک کە هەڵەسێ بێ کە هەڵەستێت یعنی وەکو بەیانی باشە بێ بڵێ بیری چاک وتەی چاک کرد ینی ئەمڕۆم بەم سێشتا بەڕێیەکەم بۆیە لە دینی زەردەشتیا 4 شت زۆر گرنگە یەکەم ئاو هەوا خاک ئاو ئاگر طبعاً خاک ئاژەڵ و نەباتات و ئەوانەی لەسرە هەواش غازات و دووکەڵ وشتی وایە کە ئەوەش هەر تەسیری هەیە سەر ئێمەوە نیە اینجا نەباتاتیش بەڕاستی ئێمە یەکشت حەزەکەم بڵێم ئەمە زۆر گرنگە مرۆڤ ئەکرێ بە سێ بەشەوە کە ئەمرێ ئەکرێ بە سێ بەشەوە مرۆڤ بەشی یەکەمە ڕۆحەچێتەوە شوێنەی کە لێی هاتووە خوا پێویستی بەوەش نییە کە ڕۆحی من بات بە ئاژەڵیان بە کەسێک کە تازە ئەبێت چکە خوا ڕۆحی زۆرە ڕۆح دەسقالێکە لە تیشتی ڕوونایی ڕۆشنایی خودای مەزن باشە دووەم وجدانە ئەوەی کە طبعاً من ڕێزە هەموو دینێکە گرم کە من باس دینەکەی خۆمەکەم ئەوە نییە مەبەستم شتێکی خراپێ بۆ دینەکانیتم دینەکەی من وایە وەنە وجدان ئەوەیە کە وجدان لێپرسینەوە لەگەڵ ڕۆحەکە دەکات مەسەڵەن من هەڵەیەک شتێکم کردبێ وجدانی خۆم ئاسوودە نابێ وجدانی خۆم لێپرسینەوەم لەگەڵەکات سێم شت جەستەی مرۆڤەکان کە قەت جەستە دیوە بەرزکرێتەوە ببرێتەوە ئاسمان نابرێ لە بەرچای خۆمان ئەبینین جەستە چی لێوە نیە بەڵام زەردەشتەکان چیان لەو جەستەیە کردووە زەردەشتەکان لەناو سنووقێکی ئەویش بە مەرحەلەوە ینی گەیشتنم قۆناغی ئێستا ئەیکەنە هەروە بووە پێش ئەبرا شاخێکەوە لە شاخێکە دوایە ئەخرا یاخود ئەخرای گۆزێک دواتر سنووقێکی ئاسنینە ئێستا من حەزکەم بۆ باسکەم لە کۆنەوە زەردەشەکان لە تابوتیان ئێستا ژەگەر بڵێ فڕعونەکان خۆ لە زەردەشەکانیان وەرگرتووە ئەم تابوتانی فڕعونەکان باشە ئەخرانە تابوتێکی من عەزلەوە تابوتەکە خرایە ناوزەوی بووە چکە کە تۆی خێتە ئەو تابوتەوە لەنا ئەو تابوتە ئەو لاشەیە کرمێک دروستەکە کرمەکە خۆی گۆشتەکە بەڵام ئێستاش کە گۆزەکانە بینین ینی ئەخر ئێستا بۆ باسەکەم بەس یەک دەقەیترم بەیتێ ببوورە کرمەکە دروستەکە لە ناو سنووقەکە کرمەکە گۆشتەکە خوا دوای کرمەکەش خۆی نامێنێ بەڵام تۆ وەرە ئەم مەیتە بخەرە ناو عەرزەوە بەبێ سنووق بەبێ شتێک طبعا ئەمە هەمووی جەراحەت و گۆشت و خوێنەوەنە هەمووی تێکەڵ بە چیە بێ خاکە بێت ئەچێتە تێکەڵ بە کانیە بێت ئێمە لەوانەیە لەو کانیە بخۆینەوەنە تێکەڵ بە زەرعەتە بێ ئێمە ئەو زەرعەتە خۆین ناڵەوان یاری پێ بکات تێکەڵ بە خۆڵە بێ ئێمە دەستکاری بەڵامەوە بە پرۆسەر ینی ئەو هەڵوەشانەوەی بەدەن
آخر ناخۆ خۆی هەر وایە تۆ ئێستا گۆشتێک لێرە دانێت 2 ڕۆژ بۆ گەنەکات خۆی وایە وەنە بۆیە زەردەشتەکان بیریاندەوە کردەوە کە ئێمە پارێزگاری لە خاک و ئاو بکەین بەڵام هەندێک لە زەردەشتەکان ئێستا من خۆم وابووم تۆ کەوام لێ بکەن هەرچی لە بەدەنما هەیە کە من ئەمرم کێ توانی ئیسیفادەی لێ بکات لە چاوم لە هەر شتێک کلیەم دڵم کێ توانی ئیسیفادەی لێ بکات ئیسیفادەی لێ بکات ینی ئیدعایەوەشەکەن کە ڕێکخراوێکی تایبەت بە جەستە بەخشان بەڵێ ئێمە خۆمان ناوان نووسیوە لەوە ڕێکخراوە ئێمە ئەمانەیە جەستەمان سوودێکی لێ بگرن وەریگرن باقی لاشەکەمان بسووتێنن بیکەنە گۆزەیەکەوە یان ئەو تۆزە خۆڵە مێشە بخەنە ژێر درختێکەوە ئەو درختەیە ناوبەناو پیکنیک ینی سەیران شتی لێ بکەن کۆ ببنەوە لێ چونکە ئەگەر من قەبرم هەبێت هەموو هەفتەیە کە سوکارمێنە سەر و قەبرە مردووەکە تازا بێتەوە خەموو خەفەتەکە تازا بێتەوە جێگا ئەگرێ بە خۆش جەناب دەزانی هەموو حکوومەتێکە توانێت 100 ساڵ جارێک قەبرستانەکان تەختکە وەنە بەس باشترین ڕێگا بەڵام جەناب وتێک کە دایانێن قەلەکان بیخوا وەنە ڕاستە ئەمە قەومێک بوون لە ڕۆژهەڵاتی ئێران لە سەردەمی زەردەشتیەکان قەومێک بوون وایان کردووە زەردەشتەکان نەبوون و لازال ئەم کەلتورە لە سۆماڵ ماوە لازال لە سۆماڵ مەیتەکانیان والەکەن دایانێن کە قەلبی خوا تەیر و تور بیخوا بۆ چونکە تەیر و تور یەکەم برسی نابێت کە ئیخواوەنە دووەم ئەم گۆشتێک کە ئیخوا چیەکە ڕقناکە ڕقنەکان بەسەر زەرعات و درەخت و شتەکە بێ بە پەین بۆیان وەنە سێم ئێسقانەکانیانە هێنا وردیانە کردو ئەیان قسە ژەر ئەرزە بەس ئەمە شتێکی جوانیە لای ئێمە شتێکی باش نییە بەس ئەمە هەبووە دەخمە هەبووە طبعا هەر لە نێو قسە و باسەکەی ئاواتخانە ینی ئەوەیە کە دوجار کاتیش نەما من دنیای ینی قسەی ترمە بوو بەسەرەوە نە ئەویش ئەوەیە کە ئێوە لە شوێنەکە لە سێ شوێن نوێژ ناکەن ئەگەر پێم بڵیت لە سێ شوێنایەوە نوێژ ناکەن سێریکە نوێژکردن لای ئێمە چۆنە لە سێ شوێن نا یاخود بۆ نمونە بە سێ شێوە نوێژەکەن یەک ئەبێ جلوبەرگتان پاک بێت مەبەستم لە قسەکان ئەوەیە کە باس و لە خاک و گرنگی خاک بۆ مرۆڤ کرد ئەویشەوەی لە شوێنەکان نوێژ ناکەن ئەگەر داگیر کرابێت ینی بۆ نمونە سبەینە زەردەشتەکان ئەمە وەکو نمونە ئەچنە سۆماڵەگرن نوێژی زەردەشتەکان لە سۆماڵ بۆ ئاواتخانێک کە کووردە ینی خوالی وەرناگرێت شتێکی وە ئەمەش کە ئەکاتە کولتوری کورد هەمیشە هێرشی کراوەتە سەر و هێرشی نەکردو ئەمیشە داگیر کراوە داگیری نەکردووە سیکە مەسلێکی ئەڵێ کورد دژمنی خۆشی خۆشەیە ئەگەر ئەو مەسەلە ویستبێەوەنە ئێمە و تا فەرمو عەرەبەکان لێرە هاتوون چیان لە ئێمە نەکردوانە ئێمە چۆن سێ عەرەب هاتۆ مەکتەبمان بۆ کردووە وەنیە لەبەرەوە ئێمە دایمەن ینی ئەوانەی کە هاتوون هەندێکیان مێردەکانیان زابط بوون هەندێکیان لە مخابرات بوون بەڵام هاتوونەتە ئێرە ئێمە ناچین لێ پرسیرەوەین لێ بکەین بڵین تۆ باوکرد لە گەڵ بەعسا بۆ مخابرات بە وەرە بێ من تۆ بکوژ ئەما گەڕێن تۆ بۆ نەریتەکە لە گەڕێتەوە بۆ بیری چاک و تێی چاکردداری چاک بەڕاستی ئەمە یەکەم دووەم بە نسبەت نوێژی ئێمە نوێژمان زیاتر قوسمان زیاتر لە سروشتە ئێمە تۆ یانی لە ژوورێک چوار دەوری گیرا بێت نوێژەکەی کامەتا کۆنتاکتت لەگەڵخوا تۆ لە سروشتێکا بێت هەوایەکی خۆش جەوێکی خۆش دیمەنێکی جوان لەگەڵ کۆنتاکتە بێ ینی ناچارە بن مۆمێک داگرسێن یاخود ئاگرێکزانێ سەباسی ئاگر بۆ ئێمە کۆنتاکمان نیە لە نوێژەکانمان چکە کە تۆ کۆنتاکتە بۆ زۆر مەشغوڵەبی بە حەرەکە یعنی زیاتر خەڵۆتەکەت نامێنێ لەگەڵ خواوەنە ئێمە کۆنتاکت شتمانە و ئێمە دایمەن پاکین دەست شتن ئاو بەکارهێنان ئەمە زۆر گرنگە و بۆ ێژ ڕێنی سپێچکە سپی زیاتر چڵکی پێوە دیارە دەرپیس ئەوە یعنی واتە ئاشتیا بەنسبەت ئاگر ئێمە ڕێزە ئاگرەگرین زۆر ئێمە ئاگر ناپرد هەروکو چۆن خوشک و برا مسلمانەکانمان بە دەوری بەردەڕەشەکە ئەسوڕێنەوە بەڵام نایپەرستن ئێمەش بە دەوری ئاگرا ئەسوڕێنەوە داعشتان لەسەر کرێکە مەجووسن و ئاگر پەرستیوان نا ئاگر ڕەمزی ئێمەیە بەڕاستی لۆگۆی ئێمە ئاگەر ڕەمزی ئێمەیە چونکە ئاگر واتە نووری خوا ئەگەر ڕۆژ نەبێت ژیانە بێت ڕۆژ ئاگرە وەنە باشە تۆ سەیری ئەم ژوورەکە هەرچێکت هەیە لەم ژوورە لە ئاگر دروستکراوە وەنە هەمووی لە ئاگر حتا ئەو مێزە هەموو شتێک لە ئاگر ڕۆەکەنە خۆر کە سەرچاوە وزەی ژیانە ڕۆکەی نەبەڵێ ڕۆژ هەڵات ڕۆکەی نەخۆر بەڵام یعنی ئازادی ڕۆکەیتە هەرکوێک
ینی مرۆڤەکان ئازادن چۆن دانیشن چۆن قوسەکەن بە پێوە ینی شتێکمان نییە کە ڕێگات لێ بگرین و نوێژەکانیشمان کە ئەیکەین گاتاکانە ئەیڵێنەوە و زۆرجار من گاتاکانیش ناڵم سوپاسی خواکە مەسەن کێشەیەکم هەیە لەگەڵ خوادا بە کوردی بە کوردی طبعاً و ئێمە حەزەکەین بەڕاستی زمانی ئاڤێستایی بخوێندێ بجارێ نەگەیشتێنێتە ئەو مەرحەلەیەوە زمانی ئاڤێستایی زمانەکەی نزیکە لە هەورامی دروست ئەو بەجددی من فریان نەکەوتم کۆمەڵە قسە و باسکەم ئەو بابەتە سیاسە حەقی دیانی ئەوەی برد کە بەڕست ئاواتخان باز لە دینی زەردەشتی بکە وەکو ئاسرەوانێک ئاسرەوان کێ و وەکو دوا پرسیار و دوا قسەشپان چۆن بەڕێز ئاواتخان کە نوێژەکە شتێکمان ینی شتێکی لەوەی کە بە تایبەتی کە بەڕێستان چوونەتە هەندستانە سژ ئەو زمان وزارە هەیە لە لای قەبیلەیەک یاخود نازان بەڕێستان بەڵێ ببوورە من ئەندام لە بۆردی زەردەشتیانی جیهان سێجار چوومەتە ئەمریکا سەردانی زەردەشتیانی ئەمریکام کردو طبعاً بەپەلە قساکەم زانم کاتێکە کەمە پارسەکان واتە فارسەکان نییە پارسەکانی هیندستانن فارسەکانی فارسن و زۆر لە زەردەشتیانی تریشی لێ بۆ لە وڵاتانی تر شیلی و بەرازیل و فەڕەنسا و ئەڵمانیا هەمویان هاتن مندی من لەوێ و هەروەها هیندەکانیشی زۆر لەوێ وە چوون بۆ ئەلف زەرۆئەستریان وۆرد کۆنفرانسی ئەلف زەرۆئەستریانەوە ینی یانزەهەمین کۆنفرانس زەردەشتیانی جیهان لە ئوسترالیا چوون بۆیە بانگێشکرا و دوو جار پار و پێراری چوون سەردانی پاریانی 4-5 مانگ پێشەمڕۆ لەگەڵ پێرار سەردانی زەردەشتیانی هیندستانم کرد بەس آخر سەفەرم بۆ زەردەشتیانی هیندستان طبعاً لۆگۆی شەڕفی فەرزانەیانیامێ زۆر پێم خۆش بوو ئەم لۆگۆی چەند ڕێکخراوێکی عالەمی زەردەشتین لە بەناوی فەیزانەوە لە ئەمریکا و چوون بۆ ئێرانشا شارێکە هەمووی زەردەشتیە طبعاً ئەچی بۆ هیندستان هەمووی خەڵکە بینی لەسەر جادە ئاژەڵ لەسەر جادە یعنی پیسی شتی وا ئەبینی وەکو چۆن لە کوردستانی شەرۆشتانە بێ ئەوە نییە من ئیهانەی ئەو شارە بکەم نەخێر هیندستان شارێکی خۆشە و لە تقریبا 200 و چەند ئاینی تیا چوومەتە معبەدی زۆربەی ئاینەکان یعنی زۆربەی خاوەندەکان سارەکەم لەوە بوو بەڵام ئاسرەوانی چۆن حەزەکەم بۆ باسکەم ئەو شارە بەتاڵیتیانە بێ ئیشیتیانە پیس پۆخلیتیانە تەنانەت ئاژەڵەکانیان نەبینی جێگا و شوێنی خۆیان بۆکرا تەنانەت ئەو فەقیرانی لە شارەکانی تر ئیرانشا کە بەس زەردەشتیە زەردەشتەکانیش حکومەکەن لەو شارە فەقیرەکانی تریش کە لەسەر جادە ئەنون هاتوونەتە ئەوێ ژوور و حەمام شتیان بۆ کراوە بە تەختەیانی ڕژەم ئێڵێ ئێرانشا شارێکە لە هیندستان ناوی ئاریانشا خۆی ئاریانشا ئاریەکانن وەک خۆی ئێستا باسی ئەوەشە بۆکەم بەس با باسی ئاسرەوانەکە بۆکەم ئاسرەوان واتە ئاتەرەوان ئاتر ینی ئاگر ئاتەر بە زمانی ئاڤستایی ئاسرەوانێکە پلەی زەردەشتیە پلی یەکەمەوە کچۆن ناڵەچێتە ڕەوزە ئەنجا حەزان ئیبتیدایی ئاوەکو یەک ئیبتیدایی با بڵین ئاسرەوان واتە ئاترەوان ینی ئێمە ئاگرەکەکەینەوە ڕۆژی 5 جار ئاگرەکەینەوە ئەو 5 جارێکی ئێستا بڵێ مەسەرەن کاتی بانگەکانی مسلمانە بزەبت ئەو کاتانی ئێمە چکە ئەو کاتانی ئێمە لە ڕێی سلەیمان فارس سەلمان فارسیەوە چوو بۆ مسلمانەکان بزەبت ئەو کاتێک کە نوێژەکەکەین من ئاسرەوانی یەکەمم ئاگرەکەکەمەوە بڵێ سعات 4 و 5 بەیانی سعات 12 نیوەڕۆ ئاسرەوانێکی تری ئاگرەکە کەمە بێ ئەو یەتە جێگاکەم 3 و 4 ئێوارە کە باڵین بڵێ ئاسرەوانێکی تریە حوت و هەشتی ئێوارە ئاسرەوانی ترێ بەڵام ئێمە ئەتوانین کە تقوسی مارەکردن مردن ئەمانم هەمووی کردە طبعاً من دەنگ ناونانی مناڵ و قوانینی زەردەشتی مەناهج کە داوایان لێ کردێ بە خاکسپار بەڵێ کردومەوە لە فەیسبووکەشم بڵاوم کردێتەوە تەنها کە بە ڕەحمەتی ڕۆحی شاد بێت کاک فڕیاد ئەمریکایکە زەردەشتی بوو من تەنها لە شوشنەکە ئامادەن لە هەموویان تەڵقین و ئۆشتانە هەمووی کاتاکانم بەسەرخان تەنانەت بۆ ناو خاکەکەش خۆم ئەوان من هەڵەگرم بۆ کاتێکی تر کە چۆن باز لە دین و تخۆساتەکانی دینی زەردەشتی بکەیت بەزەر داوام لێ کردی ئەوم بۆ بکە شتێکی زەردەشتەکان کە نوێژە خوێنن چیەکەن بەڵێ مەسەن پێشەوە ئێمە دوعاەکەین ئەشم بەهۆ بەهشتم ئاستی وشتا ئاستی وشتا ئاهمایی ینی ئەمە ڕاستی چاکترین چاکەیە ڕاستی چاکترین چاکەیە لەگەڵ خۆت و دەوروبەرەکان کە ینی ئەمە ئەم دوعاە ناکەین مەسەر ئێمە لە تاریکی شمشێر دەرناهێنین باوکو چرایەکدا گیرسێنین ئەمانە ئەکەین ینی ئەم دوعاە ناکەین ئەم قسانە ئەکەین بەڵام کە دانیشین ئاوە ئێستش یۆگا لە ئێمە وەرگیراوە کە دانیشین ئاوا بە هیچ شێوەیەک ئێمە حڕەکەمان نییە کە نوێژەکەین شێوەیە بەڵام ئاگر زەڕۆڕە چکە ئاگر نوێری خوایە ئاگر واتە ڕووناکی ئێستا تەوەقعکە
ئێرە تاریک تاریکە شەوە درەنگە کارەبانیە تۆ کە چۆنە چیتە ناو سیارەکە چۆن سیارە لێخڕی سیارەش نەبێ بە پێڕۆی تەماڵەوە هیچ نەبینی چۆن نەتوانانی بیکەیوەنە کەواتە ڕووناکیە ئاگر وەختی خۆی ئاژەڵەکانیاندا دڕندەکان پاراستووە ئاگەر هەموو شتەکانی ئێستا هەیە حتا ئەو چەکەی لەگەڵ داعشەڕی پێکەین ئاگرا ئەوە مرۆڤیش حرارەتێکی تیا تاقەیەکی ئاگریتیا لە لەشی ئەیمزان ئەگەر حرار کەسیونە بێ بە 42 ئەڵێن ئەمرێ ببێ بە 12 ئەڵێن ئەمریکاتە تاقەیەکە کە ئیش بەو لە شەمان ئەو بابەتێکی هەم زانستیشەکە ئاواتخانە ئاماژیکە ئاسرەوان ئاوات دەریا وەکو نوێنەری زرزشکان لە وەزارەتی ئۆخاف لەگەڵمان هەبوو زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان زۆر بەخێراتی لە فرسەتێک لە کاتی ترا بە ئومێدیەوە لە دینەکەی خۆتان و مەمارەسەی و دینی چۆن ئەیکەن و توقوساتەکانتان چییە بە ئومێدی دیدار قسە و باسی ترەکەینەوە زۆر سپاس بەبرمە فریانەکەوت زۆر بەخێراتی ئاواتخان زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان دەستان خۆش سپاس خانم ئازان و خۆشەویستان ئێوەش هەمیشە بەختەوەر و شاد بن